نزیکەی 90 ساڵە حکوومەتی عێراق نەوتی کەرکووک دەیفرۆشتن کە خەڵکی کوردستان دەڵێن کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام لە ڕێگەی ئەمبۆریەوە یەکەم جار یەکێک لە گەورەترین دەمارەکانی کەرکووک کە خەڵکی کوردستان دەڵێت دلی کوردستانە بە کوردستانەوە بەسراو ئێتر کورد بریاری فروشتنی نەوتی کەرکووک دەدەن ڕەنگە ئەمەش ببێتە هۆی نەبرەی قسەکردنی هەولێر بەرامبەر بە بەغدا لە ڕووی سیاسیەوە هەندێک تۆنتر ببێتن بەرپرسانی کورد دەڵێن دەمێک بۆ خەڵکی عێراق حکوومەتی عێراق نەوتی کەرکووکی فرۆشت چەکی پێکڕی و کوردی پێدەکوشت هەندێک لە شارەزانی واری نەوتیش دەڵێن ئێستا نزیکەی 10 ملیار بەرمیلی یەدەک لە ژێر خاکی کەرکووکدایە ئەو 10 ملیارە ئێتر کورد دەیفرۆشێتن نەچەکی پێکرێتن بۆ ئەوی کورد پێ بکوژرێ بەڵکو سەرەتاک دەبێت بۆ ژیانێکی خۆش هەم بۆ کەرکووکیەکان و خێرەکەش بۆ کوردستانیەکان بەدەست بەغداوە دەیفرۆشێت چەندەها ساڵێک و شۆڕشەکە بۆ ئەوەی ئەو ناوچانەی کە لە ژێردەستی ئەم ناوچانەی گرتە دەست ئێستا نەوتەکەی لە ڕێگەی ئەم